بە سیرکردنی ڕووکاری دەرەوەی ئەم باڵەخانانە خەیاڵ دەدباتەوە بۆ سەدەیەک پێش ئێستای سلێمانی. ئێرە گەڕەکی کانیاسکانە لە ناوەندی شاردا. نۆژەنکردنەوەی هەر باڵەخانەیەکی سەدان ڕۆژی پێویست بووە تا ڕووکاری دەرەوەی بە شێوەیەکی کللتوری و نزیک لە مێژووی خان و باڵەخانە کۆنەکانی سلێمانی دروست بکرێنەوە. بیرۆکەی گەڕانەوەی شار بۆ کللتوری ڕەسەنی خۆی زاهیری کەریمەڕەشکا کەسایەتێکی سەرمایەداری شارەکەیە لە ساڵی 1993ەوە شانی داوەتە بەر تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نزیکەی 70 بینا و باڵەخانەی بەم شێوەیە دروست کردوێتەوە. کەسێک کە سێریە کات و کەرەستەکانە بینێ بۆ نمونە ئەمە سیمای ماڵی باوکو و باپیری خۆی تیاڤینێتەوە. یعنی ناچم کەرەسەیەکی ئەجنەبی بێنم شوشە بێنم ئەلکۆبۆن بێنم کە ئەوە سیمای سلەیمانی نییە، بەڵکو بەو کەرەسانە ئیشەکەم کە لە کۆنیشا باو و باپیری ئێمە بەکاریان هێناوە لەم شارە ئیشیان پێکردووە هەوی سلەیمانێتیەکەم معلوم بێ چی کەسێرێکا هەسکان بینای سلەیمانیە. ژمارەیەک لەو کەسایەتیانەی لە بوارەکانی پەروەردە و ئەدەب و هونەردا خزمەتی نەتەوەکان کردووە بەم شێوەیە وەک سیمبولێک ڕێزیان لێنراوە. نزیکەی 78 تابلۆ بەس لەم ناوچەیە دروست بووە و هەر لە هەوڵین کە بتوانین ئەو ناوە جوانانە زیاتر بخینە بەرچاو بە تایبەتی زیینگۆکان پێشەوانەی کەفەوتیان کردو و ئەمری خۆیان کردووە. کارەکەی وەک خولیایەک لە پێش قازانجی بازرگانیەوە دەبینێت. ئامانجی ئەوەیە شارۆچکەیەکی کللتوری کە بۆنی مێژووی شارەکەی لێبێت لەم گەڕەکەدا دروست بکات بۆ ئەوەی ببێتە شوێنی دڵخوازی گەشتیاران و کۆبوونەوەی ئێوارانی دانیشتوانی شار. زۆرجار بیناکانی دەوروبەری خۆم لەسەر حسابی خۆم هەمویان نۆژە نەکەمەوە بۆ ئەوانش بە سیمای بیناکانی من دەرکەوێت. یعنی قەت ئیش ناکەم و تەنیشتێکی داماوی ڕووخاوم هەبێ مەسەڵەن بەجێی بێڵم من هەموو دیوارێک لەم شارە بەهی خۆمەزانم لەبەرەوە کە کارەکەم ئینشاڵڵا بە تایبەتی لەم گوزەرەیە ئێمە گوزەرێکی گەشتیاری کەلتوری بازرگانی دروستەکەین کە لە فولکەی تۆپەکەەوە درێژە بێتەوە تاکو جادەی کانێسکان و ئاسی مەکتەبی قەڵای دەمدەم. ئەو کەسانەی دەیانەوێت لە گەڕەکە کۆنەکانی ناوەندی شاردا بینا و باڵەخانە دروست بکەن، شارەوانی سلێمانی و بەڕێوەبەراتی شوێنەوار و قایمقامەتی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکانی تر ناچاریان دەکەن بە شێوەیەکی کللتوری دروستی بکەنەوە. ئەوە ژوای کردووە کەم بن ئەو کەسانەی بیانەوێت سەرمایەکانیان لەو بوارەدا بەگەڕ بخەن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.